وریای گۆشتی بەرازیلی بن. تایلەند و ئێران و ئوردون هاوردەکردنی گۆشتی سووری بەرازیلی قەدەغە دەکەن. لە ڕووسیاش تەواوی جۆرەکانی گۆشتی بەرازیلی قەدەغە کراوە. دەزانن بۆچی؟ لەگەڵمان بن. لە پاشتوشبوون بە نەخۆشی شێتی کە ئەمەش لە مانگایەکدا ڕوویدا لە ویلایەتی بارا لە بەرازیل دەسەڵاتدارانی بەرازیل دەستیان کردو بە لێکۆڵینەوەی زیاتر لە بابەتەکە بۆی بزانن تەواوی مانگاکانی وڵات سەلامەتن بۆ خواردن چونکە لەوانەیە نەخۆشیەکە بگوازرێتەوە بۆ مرۆڤ. لای خۆشیەوە وەزارەتی کشتوکاڵی بەرازیل لەسەر ئەم بابەتە هاتە دەنگ و لە ڕاگەیەندراوێکدا دەڵێ بەزووی کار دەکەن بۆ ئەوەی ئەو کێشەیە بنەبڕ بکەن بۆی تووشی زیانی بازرگانی نەبن. لەگەڵ ئەو وڵاتانی بڕیاری قەدەغەکردنی گۆشتی بەرازیلیان داوە یەک حاڵەت لە مانگایەکی 9 ساڵدا بووە هۆی ئەوەی چەند دەوڵەتێک بڕیاری قەدەغەکردنی هاوردەی گۆشتی بەرازیل بدەن. بەڵام لە کوردستانی لای خۆشمان هەرچی جۆری خواردنی بەسەرچوو خراپە لە سنوورەکانەوە بە قاچاق داغڵ دەکرێت بەبێ ئەوەی هیچ حسابێ بۆ تەندروستی هاوڵاتیان بکرێت. زۆرێ لەو نەخۆشیانەی ئێستا بوونیان هەیە سەردەمانێک هەر بوونیان نەبوو. بەڵام ئێستا هەموو جۆرە نەخۆشیەک لە کوردستاندا بەربڵاو کە یەکێکە لە هۆکارەکانی خواردنی ناتەندروست. شێتی مانگا یەکێک بووە لە خراپترین جۆرەکانی نەخۆشی لە ساڵانی نەوەدەکاندا. ئەم نەخۆشیە دەگوازرێتەوە بۆ مرۆڤ ئەگەر گۆشتی مانگای توش بوو بخورێ بە نەخۆشێکی بکوش پۆلێن کرا تاوکو ئێستا نەتوانراوە چارەسەری بۆ بدۆزرێتەوە. ئایا لە پاش بینینی ئەم راپۆرتە گۆشتی بەرازیلی دەخۆیت؟